برایەکی بەڕێز دیندار ئەهلی مزگەوت لە شاری دەربەندی خان دوێنێ پەیوەندی پێوە کردم، داوای لێ کردم کە ئەم پەیامە لێرەوە بگەێنم بەتایبەت بە دایکی کاکوریا و منداڵەکانی. ئەو خەوێکی بە کاکوریاوە بینی بوو و زۆر داوای لێ کردم کە خەوەکە بگێڕمەوە. لە خەونیدا هەڵبەت باسی ئەوەی کرد کە هەموو مەرجەکانی خەوبینینی تێدا بووە و لەسەر لای ڕاست خەوتووە بە دەستی بەدەست نوێژ بووە. من شایەتی بۆ دەم کە پیاوێکی بەخوا سوڵحا و ئەهلی مزگەوتە. وتی لە خەونەکەمدا کاکوریان بینی لەسەر تەپۆڵکەیەکی بەرز وەستا بوو، لە من مەسافەیەک دوور بوو، بەڵام لە پشتەوەی تەپۆڵکەکە سەوزاییەکی بێ ئەندازە جوان و گوڵ و گوڵزارێکی بێ ئەندازە جوان، ینی ئەیوت بە جۆرێک ناتوانم وەصف لە جوانی ئەو سروشتە جوانی کە لە پشتی کاکوریاوە هەبوو. وتی هەوڵمدا لێی نزیک ببمەوە بەڵام نەمدەتوانی، تەنها ئەوەندە بە جلێکی کوردی خاکی و تەزبیحەکەی بەدەستەوە بوو، ڕیشێکی جوانی ڕەش و بە بەردەوامی زەردەخانەی ئەکرد و بە زمانی ژەستەی تێئەگەیاندم کە ئەو زۆر باشە و لە شوێنێکی زۆر ئارامایە. وتی هەرچەند ویستم لێ نزیک ببمەوە بەڵام نەمتوانی. جا داوای لێ کردم کە ئەم پەیامە و ئەم خەونەی ئەو لە نێو بەرنامەکە بگێڕمەوە و زۆر مەبەستی بوو بگات بەدەستی دایکی و دواتر بە منداڵەکانی، لەبەرەوەی بەڕاستی دایکی گەورەی زۆری نواند و وانەی زۆری فێری هەمووان کرد، زۆر بە خۆڕاگری، زۆر بەهێزەوە. هەتا ئەو هاوڕەکانی کاگوریا دەگێڕنەوە کە ئەو دایکی وریا دڵنەوەی ئەوان دەکات، پێیان دەڵێت ئارام بن، خۆڕاگر بن. وریا ڕۆشتۆتەوە بۆ شوێنەکەی خۆی و ئەمە یەکێک بوو لەو بابەتانەی لەو قسانەی کە ئەو برایە کردی ویستم لێرە بیگێڕمەوە. خی گەورە لێ خۆش بێت، سەبووری کەسوکاری و هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بدات کە بە کوڕی خۆیان زانی، بە پرسەی خۆیانیان زانی، هەر لە پاداشتی ئەو ئارامی و خۆڕاگری کە دایکی کاکەوریا هەی بوو بە خراوی هەنای خەرخوازی ئەمرێکی کردە خەڵات، چکە تاقیکردنەوە لەو سەرەتایە، ئەو سەبر و شکورە کە باز دەکرێت لەو سەرەتایە تۆ پاداش وەرەگری. لە دوای ئەوە هەیە لە سەرەتاکەی ناشکر دەبێ یا بە جۆرە لە جۆرەکان ئەو حاڵی تایەتی گزارشتی لێ دەکا، بەڵام ئەو تەنها گزارشتی لە خۆڕاگری و سەبر و ئارامی کرد.